بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی پەیام لە هەرجێگەیەکن خۆم بە خۆشحاڵزانم لە ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی چاوپێکەوتن بە ئێوەی ئازیز و خۆشەویست شادەبم. لەم ئەڵلقەیەدا باس لە دوایین گۆڕانکاریە سیاسیەکانی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە و جیهانەکەین بە میوانداری زۆر بەڕێز محەممەد حەکیم کارگێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان بە هیوای ئەوەی کە ئەو پرسیارانەی لای ئێوەی بینەر و بیسەر هەیە لەگەڵ میوانەکەم بۆ ئێوەی وەرەبگرمەوە. کاک محەممەد سڵاوی خوا لەبێ سپاس بۆ ئامادەبوونت. سڵاو لە جنابەت لە بینەران. دیارە کۆمەڵک بابەتی گرنگ لە ساحەی سیاسی هەرێمی کوردستانە سات بە سات ڕۆژ بە ڕۆژ ڕوودەدەن و گۆڕانکاری زۆر خێرا بووە. دەمەوێت بەڕاشکاوانە لەم چاوپێکەوتنەیە قسە لەسەر بابەتە هەستیارەکان بکەین. سەرەتا بە لە ڕیفراندۆمەکەی 25 ئەیلولەوە دەست پێ بکەین. کۆمەڵی ئیسلامی یەکێ بوو لەو هێزانە هاوشانی بزوتنەوەی گۆڕان کە زۆر ڕەخنە و تێبینی لەسەر ئەم ڕیفراندۆمە هەبوو، چ لە شوێنی بڕیاردانەکەی، چ لە کاتی ئەنجامدانەکەی، چ لە ڕێکاری یاساییەکەی، لە زۆر بابەتی تر سەرکردەکانی کۆمەڵ پەرلەمانتارەکانی چاودێرە سیاسیەکانی هەموو لایەک بە جۆرێک لە جۆرەکان وەکو بڵێ دژی بوون، تەنانەت بە جۆرێک لە جۆرەکان ڕاگەاندنەکەشی وا دەرەکەوت کە زیاتر لە سەر بابەتەکەی ئەخوێن. بەڵام وەک بینیمان لە دواساتەکانی ڕیفراندۆمە سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی بڕیاری بەڵێدا بووە ئەو پرسە. ئەمەوێت بینەران تێبگەنی بۆچی بەم شێوازە دژایەتیتان کرد لە ئەوڵەوە و لە لەحزەی ئەخیرا بەڵێتان بۆ کرد. بسم الله الرحمن الرحیم. ئێمە لە کۆمەڵی ئیسلامی کوردستان تێبینی و سەرنج و ڕەخنەمان لەسەر شێوازی بڕیاردانی ڕیفراندۆمەکە وە کاتی و لە دەرەوەی پەرلەمان و لەلایەن چەند حزبێکی سیاسی کوردستانەوە بڕیاری لەسەر درراوە. بۆکو مەبدە ڕیفراندۆم مافێکی هەموو گەلێکە کە ڕاپرسی بوێ لە نێو خۆیانە بۆ پرسێک بۆ دیارە یەکێ لە پرسە هەرە بەرزەکان ئەویش پرسی ئەوەیە کە ئەو گەلە ئەوڵ بژێرێکە سربەخۆ بێ و دەوڵەتی سربەخۆی خۆی هەبێ. ئەمە وەکو ئالێت و میکانیزمێک بۆ وەرگرتنی ڕای تاکی هاوڵاتیانی هەر گەلێک کە ئێمە باسمان لەگەلی کوردستانی خۆمانە. واتە ئێمە دژی ئەم مەبدەئەنین کە مەبدەئی ڕیفراندۆم دێنە سەر دەوڵەت بوون. ئێمە لە هەموو پێڕەوەکانمانە لە هەموو هەڵوێستەکانمانە لەوتی کۆمەڵی ئیسلامی و پێشتر لەو پارتە سیاسیانەی کە کۆمەڵی ئیسلامی لێ دروست بوو هەموو ئەوە لامان شتێکی جێگیر بووە و مافێکی سروشتی بووە و ئەگەر حزبێکی نەتەوەیی یا حزبێکی ئەلمانی لە ڕووی نەتەوەییەوە ئەو مافە بسەلمێنێ ئێمە هەم لە ڕووی نەتەوەیەکەوە و هەم لە ڕووی شەرعیەتەوە کە مافێکە خوای گەورە بە گەلانی داوە کە ئازاد بن سربەخۆ بن لەبەرەوە لەو پێناوەشە تێکۆشوین و هەڵوێستمان هەبووە و دوجار ئەوەی کەوا سەرکردایەتی پێش و واتە کابینی سەرکردایەتی پێش و کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەو بڕیارەی وەرگرت کە پرۆژەی سربەخۆیی بۆ دەوڵەتی کوردستانی ڕاگەیاند. ئەمانە هەموو دەگەیەنن کە دەبێ ئێمە هەموو جار بیڵێنەوە وەکو مەبدە وەکو هەڵوێستێکی بنەڕەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە لەگەڵ دەوڵەتی سربەخۆیە بۆ هەموو گەلی کوردستانمان و لەگەڵەوەدا ڕیفراندۆمیش بە مەبدەیە دەزانێت بۆیە لە 2005 کۆمەڵی ئیسلامی کوردستان بەشداری کارای لەو ڕاپرسیە کرد کە ئەو کات هەندێک لایەن وەکو ئێستا لەسەری گەرم نەبوون. تێبین و سەرنجەکانی ئێمە کە پێشتر وتمانە هەمووی ئێستا هاتوۆتە دی چی لەسەر کاتەکەی وەس چی لەسەر زەمینە ساز نەکردن بۆی چی لە ڕووی نێو خۆمان و چی لە ڕووی دەرەوە. واتە تێبینی ئێمە و هەر لایەنێکی سیاسی وەکو ئێمە تێبینی و سەرنجی هەبوو بێ. هەموو هەوڵێکوان نەک ئێمە هەموو حزبەکانی هاوپەیمانی پارتی دیموکراتی کوردستان هەمویان گومانیان هەبوو کە ڕیفراندۆم بکرێت بۆ چی حزبێکت بینی لە میدیای چی حزبێکەوە غێری پارتی دیموکراتی کوردستان
غیری کۆبنەوەی جەماوەری بڵێن ئەخیری هەولێر 23 مانگ ئەمینداری یەکگرتووی ئیسلامی لەگەڵ کاک کۆسرەت کە بەشدار بوون لەگەڵ هەندێک لە سەرکردەی حزبەکانی تر لە چی کۆبنەوەیەکی ترا سەرۆکێکی حزبێکی تری غەیری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ئەبینێ ئەوە و میدیای چی حزبێکە تەبینی وەکو میدیاکانی پارتی دیموکراتی کوردستان گەرم بێ و دوجار لێدوانەکانی کوڕی مام جەلال کە لێی پاشگەز بوویەوە و لێدوانەکانی کاک مەلا بەختیار و کاک حاکم قادر و هەندێک لە برادرانی تر و ئەو هەڵوێستەی کە لەناو کەرکووکە هەبوو و ئەو معارەزە بوونەی کە مەڵبەندی یەکێتی نیشتیمانی ئەمە ئەوە دەگەێنێ لە نێو یەکێتی نیشتیمانیشە ئەوانەیش کەوا پێداگیریان لەسەر ڕیفراندۆم دەکرد تا ئەخی لە حەزە هەوڵێک هەبووە بۆ دواخستنی بۆیە ئێمە هەر ئێمە نەبووین کە تێبین و سەرنجمان بوو پێم وایە حزبە سیاسیەکانی تریش بۆ بەڵگەیەوەی کە باسم کردو بەڵگەی سەرەکی میدیاکانیان یعنی حەقە پارتی دیموکراتی کوردستان گلەییان لێ بکە کە میدیاکانیان لە ڕیکلامدا وەکو تەلەڤیزیۆنەکانی پارتی نەبوون و سەرکردەکانیان هیچ کوڕێکی جەماوەریان نەگرت و بانگەشە بۆ ڕیفراندۆم بکەن و ئەو ڕیفراندۆمەی کە ڕیکلامی بەگەرمی لە ناوچەی زرد بۆ دەکرا لە ناوچەی سەوز بۆ شێوەیە نەبوو بۆیە هەمومانە و مێدەمان هەبوو کە ڕیفراندۆم ئەم فشارە نێو خۆیانە و ئەو هاتنە پێشەوەی دەرێ لە کورد و خستنە ڕووی هەندێ لە بەدائیل بۆ ئەوەی ڕیفراندۆم نەکرێ هەموو چاوەڕێ ئەو بین کە ئەنجومەنی ڕیفراندۆم یان جەنابی کاک مەسعود بەو بڕیاریانە بچنەوە و گەلەکەمان تووشی کۆمەڵی دەرهاویشتە نەبێ لە سەرنجامدانی ڕیفراندۆم کە ئێستا توش بوون بەڵام کە ئەو پرسیارە ئەکرێ ئەمە بڕیارێکی بنەڕەتیە لای کۆمەڵی ئیسلامی کوردستان ناتوانین پرسیارێک لە وڵاتیانی کوردستان بکرێ کە دەوڵەتی سربەخۆت دەوێ ئێمە ژۆکو بەشێ لە وڵاتیانی کوردستان جوابمان بەڵێ نەبێ واتە دەبێ ئەم دوانە جیاکەینەوە منەوانش بەڕاستی هەمان قسەی جەنابی مام سعدی باپیرەکەم ینی بەڕاستی جێی سەرنجە هەندێک پیان وایە بەڵێکەی ئێمە دەبوو زووتر بکرێ و بەڵێکەی ئێمە لەگەڵ بەڵێکانی ترا فەرقی نییە و ئێمە گوێ بۆ قسانش نادەین بەڕاستی چەند ڕیفراندۆمی تر بکرێتەوە و چەند سەرنج و تێبینی ترمان هەبێ کە بپرسێ لێمان ئایا دەوڵەتی سربەخۆت دەوێت ڕاست ئێمە توانین بایکۆتیکەین ڕاست ئێمە دەتوانین نەخێر بکەین ڕاست بەڵام ئەوە لەگەڵ مەبدەئی ئێمە کە ئەیڵێنەوە کە ئەم گەلەی ئێمە گەلێکی ستەمدیدەیە زوڵمی لێکراوە مافێکی سروشتی خۆی مافێکی شەرعی خۆی لێ زەوت کراوە ئێستا کە پرسی پێکرێ چکۆ پرسیارە وەکو دۆکۆمنتە مێنێتەوە بەڵام هەموو دانەتانەوەی ئەم ڕیفراندۆمە بۆ دەوڵەت نییە بەڵام کە ڕیفراندۆمەکە بە ناوی ئەو ترێ بۆ دەوڵەتی سەربەخۆی کوردی بۆ دەنگە درێ بۆ پێشترەوترا ئەم ڕیفراندۆمە بۆ دەوڵەت نیە وەکوی ئێستا دەرەکەوێ وا خەریکە ئاوەکە لێڵەکەی ڕوو نەبێتەوە خاستەکەین خەریکە بۆ دەوڵەت نییە زای چۆرە تێکەڵیەک لە بانگەشەی هەڵبژاردنە هەبوو لە لێدوانەکانە هەبوو هەندێک لە لێدوانەکان بۆ دەرێ بوو هەندێک لە لێدوانەکان بۆ نێوخۆ بوو بەتابەت کاک مەسعود ینی کۆمەڵی لە دەبەست تێکەڵەکەوە بوو هەر لە مناسبەتە جەماوەریەکانە لێدوانەکان تێکەڵ بوون بۆیە دەستبینی مەسەڵەن کاک مەسعود لە ناوچەیەک لێدوانی کێدا لە ناوچەیەکی تر لێدوانێت هەندێک لە پەیامەکانی بۆ دەرەوە بوو هەندێجا بۆ دەرەوە ئەوترا ئەمە بۆ سەر بۆ خۆی نییە ئەمە بۆ فەرزی ئیرادە نییە ئەمە بۆ دیاریکردنی سنوور نییە ئەم پەیامانە بۆ دەرەوەی هەرێمی کوردستان بوون ئەمما پەیامە نێوخۆیەکان بۆ گەرمکردنەوەی خەڵک کە ئەمە بۆ سەر بەخۆیە بۆ دەوڵەتی سەر بەخۆیە بۆیە بابیان لە عێراق کرد لە هەندێک جێگا شوێنی کوردستان و دەیان کەس پاسەپۆرتەکانی دڕی و پێی وا بفعلەن ئەمە هەنگاوێکە بۆ سەر بەخۆی و بۆ دیارە هاوڵاتی کورد ئەو مافەی هەیە ینی پێی خۆشەکە باش ئەو بەڵێنانەی پێ بدرێت کە مەنگاو بەرەو سەر بەخۆی باست لەوە کرد وتر لایەنەکان جگە لە پارتی کەس دڵنیا نەبوو کە فعلەن لە 25 مانگ ڕیفراندۆمە کرد دەپرسم
ئێوە نە ئەوایە لەوە بۆتان دەرکەوتایە کە کاک مەسعود سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لە کۆتا وتاریا لە هەولێر وتی من خۆم شەرمەزاری لای میلەتەکەم ناکەم، یعنی ئەم ڕیفراندۆمە هەرەکەم. ئەوە ببوورە، ئەوە با بڵین هەڵە خوێندنەوەی سیاسەتی ئێوە بوو لەلایەن ینی سیاسەتی پارتی کە ئێوە خوێندنەوەتان بۆ کرد هەڵە بۆتان کرد یان نەخێر ئێوە چاوەڕەتان ناکرد ئەم پرسە ئاوا بڕۆ؟ کاک دانا ئێمە ئەگەر دڵنیا بواین ینی 100% بڕێ دڵنیا بووین کە ڕیفراندۆم ئەکرێ، ئەمە خوێندنەوەی سیاسی خۆمان و کۆبنەوەی سەرکردایەتی خۆمان، بەڵام ئێمە ئەگەر 100% بمانزانی باکە ڕیفراندۆمی شەکرێ هەر لەو کاتەیە ڕای خۆمانمان دەردەخست. تاجیرکردنی ڕێیمان پەیوەندی بەوەوە نییە کە ئێمە دڵنیانە بووینە کە ڕیفراندۆمیان دڵنیا بووینە کە ڕیفراندۆمەکرێت. هەوڵمان ئەوە بوو، جوودمان ئەوە بوو دەنگی ئێمە کە ئەم ڕیفراندۆمە دوا بخرێت لەبەر ئەو زەرەرانەی کە ئێستا ئێمە پێم وایە تیایدا دەژین و وردەودەوە هەموو ڕۆژێک کۆمەڵە بڕیاری ناخۆش دەدرێت بە گوێی خەڵکی هەرێمی کوردستانە. ئەنێوە مەسا ئەوە جێ ڕخنە نیە وڵات تۆ بۆ هەموو ینی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆژی ئەخیر ئەو هەموو کۆبوونەوە ئەی نەچوون لای کاک مەسعود کۆی نەبوونەوە 2000 هەر بڕیاریان دا، ینی هەموو هەوڵێک هەبووە لە نێوخۆی حزبەکانیشە کە لەگەڵ پارتیا لەو پرسە هاوپەیمان بوون کە ئەم پرسە بکرێت تەئجیل کرێت دواخرێ چاکترە. خۆیمش لە پەیوەندیان لەگەڵ حزبەکانی ترا خۆڕاو سەرنجی لایەنەکانی ترە زانینەوە بڕیاری سیاسیان ئاگامان لێتی. ئێمە ئەگەر پێشتر بەڵێمان بکردایە دەبوو ڕیکلاممان بکردایە، بەڵام ئێمە هەموو تێبین و سەرنجەکانمان بۆ ئەو خستە ڕوو کە ئێستا بتوانم من بەرامبەر بە پرسیارەکانی جانابت بڵێم ئێمە تێبینی و سەرنج و ڕخنەکانمان باش چۆن بینەر و بیسەر تێگەێنی بەڵەکەی کۆمەڵی ئیسلامی تەواو جیاوازە لەگەڵ بەڵێی پارتی و ئەو لایەنانانی کە شوێن پارتی کەوتن بۆ بڕیاری ڕیفراندۆم؟ ئێمە بەڵێکەمان بەڵێکی نیشتیمانیە، بۆ نیشتیمان بەڵێمان کردووە و من هەندێک لە سیاسی هەندێک لە سیاسیینیش لیان پرسیوین ینی لە قسەکردنا لە وەکو جملەی معتەریضە ینی ئەی ئێوە ناکرا مەسەرەن ئەمە لە کۆبنەوەیەکە لەگەڵ ئەو لایەنانە مەسەن لە کۆبنەوەیەکە لەگەڵ پارتیا لەگەڵ یەکێتیە لەگەڵ حزبانەدا ئەمەتان بکردایە بەرامبەر بە شتێ بەرامبەر بە دەستکەوتێ بەرامبەر بە مانەوەی بۆ نمونە سکرتێری پەرلەمان کۆمەڵێ لەو قسانە. کۆمەڵی ئیسلامی کوردستان کاتێک کە کوردی لە یەکەم هەڵبژاردننی 2005 لە بەغدا 75 کورسیانە 2 کورسی هەبوو، یەکسەر ئێمە بڕیارماندا ئەو کاتشێت پێمانەوترا باشە و بۆ بێ دەستکەوت من پێمان خۆشە هەڵوێستە نیشتمانەکانمان نە دەستکەوتی دەری بۆ خۆمان تێدا بێ نە دەستکەوتی ناوەوەی بۆ خۆمان تێدا بێ، دەستکەوتەکە بۆ جەماوەر بێ بۆ نیشتیمان بێ. ئێمە خۆمان بە قەرزاری ئەم نیشتمانی خۆمان دەزانین. ئەوە بەڵەکەی لایەنەکانی تر بۆچی بکەواتە بە خوێندنەوەی تۆ ئەوە بڵێ لایەنەکانی تر بۆ ئەوەیە کە ئێستا ئەو تانجومەنی سەرکردایەتی سیاسی دادنرێت بۆ ئەوەیەکەوە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان اتفاقی لەسەرکراوە چۆن دابەش دەبێت. ڕیفراندۆم پرسێکە لە کۆمەڵێ پرس کە لەسەری ڕێککەوتون بەڵام کەم بۆ جەماوەری کوردستان دەردەخرێت بۆی خەڵکە بە یەکسەر تووشی سەرسامێکی زۆر نەبێت بۆی بڕیارەکان نەک ئێمە حزبە سیاسەکان دوێنێ کۆمەڵی ڕۆشنبیر دژیە و بڕیارەی کە دوێنێ بە گۆڕینی ناوێن ئەنجومەنی ڕیفراندۆم باش دێنە سەرەوە واتە ئەم پرسی ڕیفراندۆمە خاڵێکە لە کۆمەڵێ خاڵ لای کەم ئەگەر هەموو حزبەکانیش نەبێ یەکێتی و پارتی لەسەری ڕێککەوت. باش تا چەند ئەکرێ ئەم خوێندنەوەی بۆ بەڵەکەی کۆمەڵی ئیسلامی بکرانی بەشێک لەم خوێندنەوەش ڕاست بێکە بەڵەکەی کۆمەڵی ئیسلامی وەڵام دەرەوەی ئەو گومانانە بوون کە دەیانوت کۆمەڵ سەر بە فڵانە وڵاتە سەر بە فڵانە ئیقلیمە یان کۆمەڵ لە ناو ساحەی سیاسی هەرێمی کوردستان پاشکوی فڵانە هێزی سیاسیە وەک بینیمان بەڵەکەی کۆمەڵی ئیسلامی لە کاتێکدا بوو بەڵێی لایانی سیاسی دیکە بە چەند سەعاتێک لە دواترا بوو ئەوی کە ئەزانین هەموو شیعە و ئێران بە
ڕسمی لەسەر خەت بوو قاسم سلێمانی لە کەرکووک و سلێمانی بوو پێداگریانەکە کە نابێ ئەم ڕیفراندۆمە بکرێ کۆمەڵی ئیسلامی وتی بەڵێ تا چەند نتوانین ئەم خوێندنەوەشی بۆ بکەین زای چۆنە کاک دانا ئەوە دەبێت خەڵکە و خوێندنەوەی بۆ بکە و ئەمما من ڕاست و دروست پێت بڵێم بەڵێ ئەەکەین لەبەرەوە نەوترێ سەر بە ئێرانن ئەسڵی نییە کاتێک کە بڕیاری استراتیژە بەڵێکە کاتێک کە بڕیاری بەڵێمان داوە کاتێک کە ئێمە لەگەڵ گەلی سووریاین بۆ نییە پێمان وترێ ها لەگەڵ سیاسەتی ئێرانی نین کە لەوێ ئەو لەگەڵ ڕژێمی سووریایە ئێمە کاتێک کە لەو فترەی حکمی مالکی لەو فترە حکمی مالکی لەبرۆ مالکی هێشتەیش سیاسەتمەدارێکی عێراقە بۆ هێبێتەوە سەر حکم بۆ هێ ڕێبازی خۆی بگۆڕێ لە حکومدانە ئێمە دژی بڕیار و هەڵسوکەوتەکانی مالکی بووین ئەو کات لەگەڵ پارتیە یەکی کردوێتەوە بۆ ئەوە ئەو بڕیارەمان نەداوە لەگەڵ پارتیا لەو قۆناغەیەک بین بۆیە ئەم بەڵێ ئێمەش بۆ نەبووە بیکەین بە بەڵگەیە کە ئێمە ئەوە تاها لەگەڵ ئێرانە سیاسەتمان جایە ئەو ئەسڵ ئەساسی نییە استراتیژ بووە ئێمە استراتیژە لامان بەیانیش ئەم سوورەتەی کە بینیمان لە کوردستانە پێش 25 و لە 20 ڕۆژی 25 و بە بڕیارەکە ئێمە دووبارە بێتەوە پێچێم هەمان بڕیار بدەین لەبەرەوە بەڵێکەمان هەڵقڵاوی قەناعەتمانە کە ئەم ملەتە دەبێ بڵێ سەرنجی یاساییمان لەسەر بڕیاری ڕیفراندۆمەکە سەرنجێکی سەرەکیمان بووە بەدەرەوەی پەرلەمان بوو بەڵام دواتر وەکو دۆکۆمنتێکە مێنێتەوە خۆ دەزانی 2005 وەکوڵێ ئەگەر قیاسیکەین پێوەریکەین هێزی یاسایەکەی لەگەڵ ئەمەی ئێستا لاوااسترە ئەمەی ئێستش کە کرا بە بڕارێکی بە یاسایەکی پەرلەمان بووە بەهێزترە بوو تەبایی نێوخۆمان هەمووی لەسەر کۆک بووایەن هەموو حزبەکان بەهێزترە بوو لەگەڵەوەدا ئەمەی ئێستش وەکو ئەوەی 2005 نەختێ بەرزتریشە لە هێزی یاسایی ئەبێتە دۆکۆمنتێ لە دەرەوە تاکو ڕێژەی بەڵێ بۆ سەر بەخۆی چاکتر بێ باشترە وەکو دۆکۆمنتێکە مێنێتەوە ئەبێتە مستەمسەکێک لە ناوەندی ئەرشیفی وەک لایەنێکی سیاسی دیاری سەرگۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان ئەو نەتیجەی کۆمیسیۆنی ئەعلانی کرد بۆ بەڵێ و نەخێر و دەنگی سپی و پوچەڵ پێتان وایە نەتیجەیەکی دروستە ئێوە دانی پیاە هەنەنیان تێبینیتانێ لەسەری خۆی نەتیجە ئەگەر تۆ بتەوێ ینی واقع ینی دەبێت شتەکان وەکو خۆی بڵێ ینی ئەو سەرنجە هەیە خۆی ئێمە بۆیە بەڵێمان کردو بۆی ڕێژەی بەڵێ زۆر بێ وانە ئەو حەقیقەتێکە باشە بۆ لەبەرەوە دوجار وەکو مستەمسەکێک بە ڕوومانیانە بەڕووی ئێمە یادەنەوە لە دەرەوە وانە بەڵام کە شت بەیانەکەی لە حساباتە دەبێ هەمووی خۆی وەکو خۆی بڵێ دەبێ بڵێ ڕێژەی دەنگدەران ئەوەندە بووە وانە لە نێو ئەو ڕێژەیەدا ئەوەندەی بەڵێ بووە و ئەوەندەی پوچەڵ بووە و ئەوەندەی ئەوە بوو من سەرنجی خۆم بەڕاستی لە ڕێی یەکێ لە ئەندامانی مەنجومەنی کۆمیسارانەوە گەیان کە دەکرا ئێوە بە شێوەیە تر نەتایجەکان ئەعلام بکەن بە شێوەیەکی تر ئەمە بۆ نییە ئەنیسەم قسانە لەوەیە هەندێک وا تێبگەن کە ئێمە پێمان ناخۆشە ڕێژەکە بەو شێوەیان هەوڵمان بەبستە ئەوەیە کە لە سا 92 هێناوە لە 1992 لە 1970 بەشداربوانی هێناوە نەک لە 1970 دەبوو پوچەل و ئەوانەش بخرێتە ڕوو بۆیە ئەو سێ ژمارەی کە کۆمیسیۆنی ئەڵانی کرد کە کۆتە کرد 200 تێپەڕاند ئەو شەر خەلەلێک بوو لەسەر هەفتەی پێش ڕیفراندۆم دانیشتنی گەرم لە نێوان هێزە سیاسەکانە هەبوو بۆ کاراکردنەوەی پەرلەمان و ئێوە وەک کۆمەڵی ئیسلامی زۆر جەختان لە ڕابردووە لە کاراکردنەوەی پەرلەمانە کرد و پرسی ڕیفراندۆم بێتە پەرلەمان کاراکرایەوە نەچوون لە پەرلەمان باز لە ڕیفراندۆم کرا و بڕیاری بۆ دەرچوو بەشدار نەبوون بۆ لەوە پێشتر شت بڕابووە بەڵێ ئێمە لەگەڵ سێ قۆڵی دانیشتین و دوجار ڕۆژێ پێش کۆبنەوەکەی پەرلەمان لەگەڵ یەکێتی نیشتیمانیە دانیشتین ئەشمانزانی ڕێککەوتون لەسەر جەدوەلی ئەعماڵی کۆبنەوەی پەرلەمان بەس پێیان ناوتین کە ڕێژ کەوتون کە کۆبنەوەکە چۆن بەڕێوە ببن
و جدول ئەعمالەکەی چییە؟ کۆمەڵ تێبی نییە بوو لەسەر کۆبوونەوە یەکەم ئێمە بۆ نمونە دەمانوت یەکێتی نیشتمانی چارەکێتی زۆر یەوتەوە بەڕاستی حەوت خاڵەکەی حەوت خاڵەکەەوە حزبەکان پشگیرەوە تا کۆمەڵش باشە پشگیرەکەن خاڵێکی یەکێتی نیشتیمانی نووسرا بوو یاسای ڕیفراندۆم پەسەند بکرێت یاسا پەسەند کرا لە پەرلەمانە ئێمە لە بڕارەکەی سەرکردایەتی یەکێتیە پرسین یاسا پەسەند کرا بڕیاریش نەبوو ڕاستباردە بوو وانە ینی دوو پلە خوار یاسا یاسا پەسەندکردن قسە بکەین قسە لە کاتی بکەین قسە لە محتەوای بکەین قسە لە ئەوەی بکەین بۆیە دانیشتنیەکەمی پەرلەمانت ئەگەر بینی بێ بۆیە مانزانی کاموشت بڕا بۆ یەکێتی بۆ احتیواکردنی هەندێک لە معارزینی نێوخۆی هەوڵێکی دا لەگەڵ گۆڕان و کۆمەڵ کە وەکو ئیقامە حوجە ئەگەر هەموو شتەکان ڕوون لە کۆبنەوەکانیش هەر لە کۆبنەوەکان ئێمە زانیمان ئەم سەرکردایەتی سیاسی دادەنرێ و ئەم دێشتی تریشە زانین خوا ڕەحمکە ئەوەش نێنەدی زۆر باشە تێبینیتان هەبوو لەسەر یەکەم دانیشتن و ماباقی و دانیشتانێک کە پەرلەمان کردوێتی لە ڕووی خاستنی یاسایی و پێڕێونی و خۆ لە کاتێکا جەنابێ لە خولەکانیشاندانی پەرلەمان بوویت ئێمە تێبینی و سەرنجمانە ینی سەرۆکایەتی هەیە و سەرۆک مەوجودە لە کوردستانە و سکرتێر مەوجودە ینی چۆن کۆبوونەوە بێ ئەوانە کرێ ینی ئەوی پێڕۆ ڕێداوە سکرتێرێکی کاتی ینی بە حەقەت ئەو سێ کۆبوونەوەی کراوە سێ کۆبوونەوە کراوە ینی هەر ڕاوێژکارانی پەرلەمان ڕاوێژکارە یاسایەکان ئەگەر نەختێ بە مەوزوعیانە بە حزبیەکانەوە بە مەوزوعیانە بڕوانەنا شێوازی بەڕێوەبردن و شێوازی بانگشت بۆ جەلساتەکان و لە پشووە هەمووی لە پشووە بۆ کۆبنەوەکان سەرنج زۆر هەڵدەگرێت بە حەقیقەت ئەوە هەنگاوێکیش نەبوو خزمەت بکە چون هەنگاوی ڕاستەوە بووکەوە تەباینی خۆ دروست بکەین پەرلەمان بەبێ مەرجکارا کرێتەوە و بە جددی ئەو خاڵانە یەکێتی نیشتیمانی بەحزی کردبوو پەیڕۆ بکرایە دەکاتێکە ئەم سێ کۆبوونەوەیە دوور و نزول بەلای لە کۆبنەوەی یەکەم شکێنرا وەکو باسم کرد یاسای ڕفراندۆم دەرنەکرا بڕیاریش نەبوو تەوسیە بوو حازر نووسرا بوو دەنگدانی بۆ تا ئێستا حەو خاڵەکەی یەکێتیش بە دوور و نزیک وەک خۆی بەلایەنە ئێمە ئێستش کە سەرنجمانە تێبینوانێ ئومێد بکەین هەر بەشیشی لەسەر دەپرسم بۆچی سکرتێری پەرلەمانی کوردستان فەخرەدین قادر کە لە پشکی کۆمەڵی ئیسلامی لە دەستەی سەرۆکایەتی بوو ئیستیقالەی کرد بەڵام وەڵامەکەم دوای ئەم پشواوێت بینەرانی عەزیز پاش پشوویەکی کەم بەگەڕێینەوە دووبارە سڵاو بەڕێزان لەم چاوپێکەوتنە بە میوانداری محەممەد حەکیم کارژێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵ باز لە پرسە سیاسی و هەنووکەیەکانی سەرگۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان و عراق و ناوچەکە و جیهانەکەین کاک محەممەد پێش پشوەکە لێم پرسید فەخرەدین قادر سکرتێری پەرلەمانی کوردستان بۆ ئیستیقالەی کرد هەم لە پۆستی سکرتێر هەم لە ئەندامەتی پەرلەمان بەڵێ دەبوو ئیستیقالە بکە بە پێ ئەو پێکاتێ و ئیتفاقە و ڕێکەوتنێکە لە نێوان یەکێتی و پارتیا هەیە و بۆ شێوەی کە ئێستا پەرلەمان کارا کراوەتەوە هەڵبژاردننی سکرتێر سکرتێرەکەش دائیمیە چونکە ئامادە نەبوون یەک سەعات لە کۆبنەوەی پێشوو بێتە خوارەوە شوێنەکەی بۆ سکرتێری ئەسڵی چۆڵ بکە بۆی لێەوە ئیستیقالەکەی پێشکەش بکە و دوجار لە جێگای خۆیەوە بۆیە زۆریش دەوترا بەڕاستی هەموو ڕۆژێوە تایبەت ینی بەرپرسان هەندێک لە بەرپرسانێکی نیشتیمانی و سکرتێر وەردەگرینەوە و سکرتێر وەردەگرینەوە بۆیە دەبوو سکرتێری پەرلەمان ئیستیقالە بکە و کە ئیستیقالەیشی کرد هەم خۆی وای پێ باش بوو هەم لەگەڵ ئێمەش لە ڕاوێژا بوو کە ئیستیقالەکەی لە پۆستی ئەندامەتی پەرلەمانش بێت ئەمە ئەومان پێڵێت کە کۆمەڵ پێچێت ئیتر
بەرەو ئۆپۆزیسیۆن بڕوا لە هەرێمی کوردستانە ئەگەر بەم شێوازە درێژە بکێشێ لە کاتێکتا تا ئێستش فراکسیۆنەکەی بەشداری دانیشتەکانی پەرلەمان ناکات. بەڵێ بڕیاری ئۆپۆزیسیۆن بوون بڕیارێکە لە پەیڕێوی نێوخۆی کۆمەڵی ئیسلامی کوردستانە کۆبوونەوەی فراوانیدا واتە لە دەرەوەی سەرکردایەتیش کادر و کاریگەڕانی ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی بەشدارە بن لەو بڕیارەدا. بەڵام پرسی سکرتێر تایبەتمەندی خۆی هەیە کاتی خۆی وێڕای تێبینی و سەرنجمان لەسەر دابەشکردنی پۆستەکان لە هەرێمی کوردستانە. بەڵام سکرتێر حساب پشکی یەکێتی نیشتیمانی بووە ئێستش ڕێکەوتنێک لە نێوان یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان و نازانم ئایا حزبەکانی تری ئەوەی کە دوێنی ناوێن لە ناون سەرکردایەتی سیاسی کوردستان هەموو لەوە بەشدارن یان هەرە دوانێ اتفاقیان کردووە و ئەوانی تریش اتفاقەکەیان یان ئەو بڕیارانیان کە ماوەی جارێ هەفتانەیان دەردەکەوێت ئەوانیش پەسەندی دەکەن. وەکو باسم کرد کە دەبوو واز لەو پۆستە تاکەی بەتەمان نەچنەوە نێو پەرلەمان واز لەو پۆستە بێنێ. ئێمە باسیشمان کرد پێشتر کە فراکسیۆن ئێمە جۆرە لە ئازادی هەیە بەڵام وەکو سەرکردایەتی و بڕیاری پێشووی فراکسیۆنیش خۆی کە بەشداربوون بووە لە بەتایبەت لەو کۆبوونەوەی ئەو ڕۆژەی کە سکرتێر ئیستیقالە بدا بەڵێن وابوو بەڵام بەداخەوە سەرۆکایەتی پەرلەمان بەڵێنەکەیان نەبردەجێ وعد وابوو جا ئایا ئەوانیش عوزریان هەیە لەسەری ڕاوایان پێوتون بەڵام ئێمە لە پەیوەندی بووین لەگەڵ یەکێتی نیشتیمانی بەتایبەت ئەوانش لەگەڵ پارتیا قسەیان کردبوو و کارگەڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی بە منی ڕاگەیان کە لەگەڵ کاک نەچیروانە قسەی کردووە کە شێوازی ئیستیقالەکەی کاکشێخ ئەوە بێ لە جێگای خۆیەوە بێ بەڵام دیارە سەرۆکایەتی ئەو ڕێیان نەدا ئەمەش جۆرە لە ئینفعالی لای فراکسیۆنی ئێمە دروست کرد کە نەیەڵن سکرتێری پەرلەمان بچێت لە جێگای خۆیەوە ئیستیقالەکەی پێشکەش بە ئەندامانی پەرلەمان و پەرلەمان بکات لەوێ وەرگیرێ ناچار لە دەوری پەرلەمان لە کۆنگرەیەکی ڕۆژنەوانیە ئیستیقالەکەی پێشکەش کرد ئەم پێم وایە ڕیاری ئێمەش مەکتەب سیاسی ئەوە بوو کە فراکسیۆن ئەگەر بەو شێوازە بێ بەشدار نەبن. چاوەڕێ دەکەین بزانین داهاتووی هەرێمی کوردستان چی لێ دێ و ئەگەر پەرلەمان بۆ ئەوە بێبەیانی شەرعێتیش کە تەسەوورەکرێ و زۆر نزیکە کە شەرعێت بۆ ئەنجومەنە سیاسی سەرکردایەتی سیاسی کوردستان داعش عێراق بدا ئەو کات بەشداربوون بەڕاستی و بەردەوامی لە پەرلەمانێکی ئاوا و بەشداری لە جەلساتەکانی دەبێتە جێی پرسیار. بێنە سەر پرسێکی تر کە پرسی هەڵبژاردنە کە وا بڕیارە یەکی 11 بەڕێوە بچێت. دیسانەوە وەکو پرسی ڕێفراندۆمەکە زۆرێکیان ود ناکرێت ئێستا زۆر کەس و زۆر لایانی سیاسی ژێڵێ هەڵبژاردننی یەکی 11 ناکرێت دو ئاخرە یەکێکەڵە بۆ سێ یەکێکەڵە بۆ سێ مانگ یەکێکەڵە بۆ ساڵ یەکێکەڵە بۆ 2 ساڵ. کۆمەڵی ئیسلامی لەسەر هەڵبژاردننی هەرێمی کوردستان دەڵێکی داواکات لە کاتی خۆیان بکرێ ئەویش پێی باشە دوا بخرێت چی؟ داوا ئەکا 6 دەنگە ینی داوا ئەکە 6 دەنگە و ئەو من لێرەشۆ ئێڵێمەوە بەڵام تەماشاکەیت و ئەو اتفاقە نوێی یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان پێچێ شەرعێتێ بە تاجیرکردنی هەڵبژاردنیش بدرێ بۆ ساڵە بۆ 2 ساڵە و ئێمە هەر دیار بوو ینی هەر لە کۆبنەوەکان پرسیمان لە یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان کاکە ئێوە ئێستا کە هەڵبژاردن بڕیاردراوە کۆمیسیۆن تعلیماتی دەرکردووە پشتی بە 2 یاسا بەستووە بۆ سەرۆکایەتی هەرێم پشتی بە یاسا بەستووە کە لەناو خەڵک سەرۆک هەڵبژێریوە کە ئێمە وێڕاوە سەرنجمانە بێ دەنگ بوون بۆ انتخاباتەکە بکرێت لە کاتی خۆیان معارض نین لەوە ئێستا بۆ هەر معارضێک بەبێتە هۆی ئەوەی کە غێر مباشر تۆ داواکە انتخابات دواکەوێت باشە ئەی ئێوە یەکێتی نیشتیمانی کە نووسیتانە ناوچە دابێن ڕاوەکان لە هەڵبژاردن بەشدار بن چۆن بەشدارە بن دەبێت یاسا تعدیلکەی
یاسا تعدیل کەی واتە دەبێ کۆمیسیۆن دوو بارانزمە دەربکاتەوە ئەمە بۆ خۆی ئەوە ئەگەیەنێ ئێوە قەنەعەتێکتانەی هەڵبژاردن دوا بخرێ بۆیە هەڵبژاردن شتێکیشم بیستووە کە پەرلەمانی کوردستان احتیمالە کۆمیسیۆن بانگ بکەن و بیخەنە میلی کۆمیسیۆن بانیانەکەن تەوان هیچ ئامادەسازی و شتێکی تەواو ناکرێت دوایش بانیانەکەن یەکی 11 بژاردنوانە ئەمڕۆ چەندی مانگە بۆ باشە خۆ هەڵمەتی هەڵبژاردن لە هەموو جارە مانگ نەبووە ئەم جارە پێچێت سێ شەو بێ چۆن هەڵمەتی جوان کرد چۆن دیارێکە ئەی نابێ فترەیەکیش بۆ مرەشەحین ئەی نابێ بۆ هاوپەیمانی سیاسی چەند ڕۆژێ دیاری بکرێ لەبەرەوە دوایی بۆ خۆیان کاتی ڕفراندۆمیان 25 نۆڤەیە ماوند کاتەکەی نەگونجاوە چکە بێتە بەربەست لەوەی هەڵبژاردن لە کاتی خۆی بکرێ مەشغوڵە بی پێش ئەوە ماوەیەک دوای ئەوە کۆمیسیۆن مەشغوڵەکەی بە نەتایجەوە دوایی واکەن کۆمیسیۆنی پێتانەکرێت لە 20 ڕۆژە لەوەی دەی مانگ بانیان کەن لە پەرلەمانیان لە حکومەت نازانیان لەو ئەنجومەنە سیاسیە هەرکاکە پێتانەکرێت ئێتەبانەوەش دەی وەڵا با دوای بخوێنەوە فشاری ئێرانێ فشاری تورکیایەوە عێراق ئاواجار بە گفتوگۆ بکەینەوە بکەین و دوای ئەخەن و بەڕاستی لە کۆبنەوەکانیشا هەندێک لە ئەندامانی وەفدەکانی یەکێتی و پارتی قسەیان جێهێشت کە ئێمە زوو تێگەیشتین مانای چییە و چی لە پشتەوەیە ئەگەر لە کاتی خۆیاکرا کە بەپێی وتەکەی تۆ و مؤەشیراتەکان بێ پێ ناچێت لە یەکی 11 هەڵبژاردن بکرێت بەڵام ئەگەر کرا و هەڵبژاردننی سەرۆکاتی هەرێمیش کرا کۆمەڵی ئیسلامی کاندیدیە بێ بۆ سەرۆکات ئێمە لە دیراسەدا بەڵام ئایا سەرۆکاتی لێمەمێنێ ئەوش پرسیارەکە لەگەڵ سەرکرداری سیاسەکە لێ دەپرسم ئەی کۆمەڵی ئیسلامی دراسەی ئەوەی کردووە یان هیچ کەسێ لە دەرگای داوە بۆی کە هاوپەیمانی لە دەرەوەی پەرلەمان بە یەک لیستی دابەزن بۆی کە دەنگێکی باشتر بێنن و ئەمە دەکات بەڵێ لە دەرگایان داوین و ئەوش جێ دراسەیە لە سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان دراسەیەکەین ئێستش هاوپەیمانی چەند هێزێکی سیاسی شتێکی واردە پیان و توین بەڵام ڕێڵمان نییە بەڵێو نەخێر نەبووە نا لە دیراسەداین لە دیراسەداین ئەوە کات مناڵم دەبێت دەرفەتێکیش بە تەسجیلی هاوپەیمانەتی بدرێت ئێستا تەنها دەرفەت بە تەسجیلی قەوارەی سیاسی دراوە 17 قوارەی ئەڵان کراوە نیە دەبێت دەرفەتێ بەمانە بدرێ بۆ هاوپەیمانی دوایوانەوەن تەسجیلاتەکەن و هاوپەیمانی دوایەوە بۆ هاوپەیمانی تەواو بوو قوارەکان دووبارە ئەڵان نەکرێتەوە ئیجا دەرفەتێ درێ بە پاڵێوراوان وانە زۆر باش باسی پاڵێوراوانت کرد کۆمەڵ لەگەڵ لیستی داخراوەیان لەگەڵ لیستی نیمچەکراوە و وی پێشەوەکراوە ئێمە لەگەڵ نیمچەکراوە لەگەڵ نیمچەکراوە باش لەگەڵەوە نیم بەرەو دواوە بچین یۆچی بێمە ئیسلامی ئەوترێ ڕەچڵی هەوڵەکەی بۆی بکرێ بە داخراوە نیە هەوڵ هەیە کۆبوونەتەوە زۆرێ لە حزبە سیاسەکان ڕایانما و داخراوە بێ باش ئەو بە بۆچوونی تۆ کەسایەتێکی سیاسی خوێندنەوەت هەیە بۆ داواکەن داخراوە بێ سکرتێری مەکتەبی سیاسی پارتی لە چاوپێکەوتنێکی ڕادیۆیی باز لەوە کاڵە ناکرێمە پەرلەمانتار دابنین و دایش بە قسەمان نەکا پێیان وایە حزب ئەتوانێت زیاتر کەسی گوێڕایەڵی خۆی لە پەرلەمان داب بابینە سەر ئەو ئەنجومەنی باڵای ڕێفراندۆمی کە لە مانگی 6 دروستکرا هەتا 25 ئەیلول کە ڕێفراندۆمیان ئەنجامدا بەڵام لە دوا کۆبوونەوەیانە لە دوای ڕێفراندۆم هەموو ینی چاوەڕێ ئەو بوون کەیترە ئەنجومەنە کاری نەما و هەڵەوەشێتەوە بەڵام کۆبوونەوەیان کرد و ناوێکیان بۆ خۆیان داناوە بە ناوی سەرکردایەتی سیاسی کوردستان داش عراق کۆمەڵی ئیسلامی تێبینی و کۆمنتی لەسەر ئەم ئەنجومەنە چییە؟ ئێمە دوو ڕێگامان ئێستا لە پێشە ڕێگایەک کە ڕیفراندۆممان کردووە لایکەم بە خەڵکی کوردستان و تراوە بۆ سەربەخۆیە خەڵک چاوەڕێیە هەنگاوی بەرەو سەربەخۆی بنرێ هەنگاوێکی تەبایی سیاسی نێوخۆیە هەنگاوێکی گێڕانەوەی هەیبەت و پێگەیە بۆ دامەزراوەکانی کوردستان ئەمە دروستکردنی دامەزراوەیەکە لە سەروی دامەزراوەکانی تر لە سەروی دامەزراوەکانی ترەوە و درزی زیاترە خاتە ناو
پێکهاتەکانی کۆمەڵگای کوردەواریمان بە تایبەت پێکهاتە سیاسەکان بۆ بەس لە بەرەوەی کۆمەڵ و گۆڕانی تێنە بۆ کۆمەڵ گۆڕان کەمن لە هەرێمی کوردستانە لە پرسیارەکەم کۆمەڵ گۆڕانین زۆرێک لە جەماوەری کوردستان ئەو پێکاتیان لە ڕەفزە ئەگەر پەرلەمان ئەو پێکاتیشی ئەو دامەزراوەیەشی بە یاسایی کرد جا پەرلەمان ئەگەر ئەوەشی بە یاسایی کرد کۆمەڵە عەلامەی پرسیاری ترە خاتە سەر خۆی ئەو کات خەڵکی کوردستانیش کە دامەزراوە لە هەرێمی کوردستان هەیبەتی نەما واتە یاساش هیچ سەروەری نامێنێ کاتە تاکی کوردی حساب بۆ یاسا و بۆ بڕیاراتیش ناکەن لە دەرگاتان درراوە بەشداری بکەن لەو سەرکردایەتی سیاسیە ئێمە لە دەرگامان نەدراوە تاکو بەشداری بکەین ئەگەر لە دەرگاتان تێبینی و سەرنجمان هەیە کە ئێمە دەبوو پەرلەمانی کوردستان بەهێزکەینەوە ئێمە دەبوو بیر لەوە بکەینەوە کە ئەم حکومەتە یان گۆڕانکاوی لە حکومەتە کە بتوانێت بەرەنگاری ئەو فشارە دەرەکیانە ببێتەوە ئێمە بیرمان لەوە دەکردەوە کەوا تەبعی سیاسی دروست ببێ و لیژنەیەکی گفتوگۆ لە پەرلەمانی کوردستان و پەسەند بکرێ و بکرێتەوە گفتوگۆ لەگەڵ دەوروبەرە ئێمە چاوەڕێ ئەو هەنین بەڕاستی هەر لەسەر ئەو منوالە و گەڕانەوە بۆ دواوە و زەمەنی گێڕانەوەی زەمەنی بەرەی کوردستانی چکێستا بڕیاری ئەوان من بەڕاستی لە کۆبنەوەیەکە ئەندامێکی پەرلەمان کە ئەندامی وەفدێک بوو و من ڕخنەم لێ کرد وتی ئەو بڕیاری کارەکردنەوەی پەرلەمان ئەو تا ئەنجومەنی ڕفراندۆمیش پەسەندی کردەوە بۆ ئەنجومەنی ڕفراندۆمی یاساییە یعنی پشتی پەرلەمان ئەنجومەنێک کە لە حزبەکان پێکاتوە پەسەندی بکە دەکرێتەوە مەتبەخێکی سیاسی لە دەرەوە دابنی بەڵام مەتبەخە سیاسیە شت حازرەکە ڕسمێتەکەی لە پەرلەمانە نەک ڕسمێتی شتی پەرلەمان لە ئەنجومەنێکی سیاسی بێ ئەوە زۆر ئەوە لێدان و ڕوخاندنی دامەزراوە سیاسەکانی هەرێمی کوردستان بەشێک لە سیاسەکان و ڕۆشنبیران و نووسەران و ڕۆژناونووسان ئاوا پێناسێ ئەنجومەنەکەن ئەڵەن ئەنجومەنی سەرکردایەتی سیاسی کوردستان داش عراق هیچ جیاواز نییە لە ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشی سەردەمی باس یان هیچ جیاواز نییە لە بەرەی کوردستانی تەنانەت بەرەی کوردستانی و کات پێشکەوتوتر بووە یەک کەس سەرۆکی نەبووە ئەو کات پەرلەمانی کوردستان نەبووە بەرەی کوردستانی بوو پەرلەمانی کوردستان نەبوو ئەو کات دادگا نەبوو هەرێمی کوردستان ئەم دۆخی هەرێمی کوردستان ئەخوازێ ئەم سەرکردایەتی هەبێ ئێستا چی پێویستی بەم سەرکردایەتی ئێستا نازم وڵای پێویستی بە مەتبەخی سیاسیە وڵا ئەم سەرکردایەتیە تەشریعەکە ئەم سەرکردایەتیە هەموو تەحەڕوکێکەکە ئەم سەرکردایەتیە بەیانی شەرعێتیشی لە پەرلەمانە دەنێ بۆ ئاگداریت ئەم سەرکردایەتیە جایان هەمویان یان هەندێکی هەر ینی موافقن بۆ بڕیارەکان ئەگەر نا پێ ئەچێ ئەمە چونکە وترا لە کۆبنەوەکانە وترا جاکیە لە سەرۆکاتی هەرێمە مێنێ ویستمەوە پرسم کێ ئەڵێ واتە کۆمەڵە بڕیاری تر هەیە دەبێت خەڵکی کوردستان چاوەڕێی بن کۆمەڵە بڕیاری تر هەیە ئێستەوەی کە کاک مەسعود لە بانگەشەکان نایوت من جارێکە خۆم کاندید ناکەم وەسە دەنگێگەیە دەنگۆیەکێ دەوترێت ئەم سەرکردایەتی سیاسی کوردستانە لە هەموو دامەزراوەکانی تر گەورەترە بێ سەلاحەتی زیاترە بێ و هەر کەسێک وەک سەرۆکی هەرێم هەر لایەنێک سەرۆکی هەرێم پەرلەمان حکومەت وەرگرێ هیچ حسابێکی بۆی بۆ نامێنێتەوە کاکەوان مەرحەلەیەکی ڕاگوزەر ئینتیقالیان داناوە ئەگەر فشارە نێودەوڵەتەکان زۆر زەق و زۆر نەبێ لە سەریان ئەم فترەیە فترەی بەرەو دەوڵەت بوون ناوێکی تر لە سەرۆکایەتی هەرێم و ئەو ئینە دامەزراوەی ئەنێن و شەرعێتی لە پەرلەمان ئەدەنێ و هەڵبژاردنیش دواخەن ئەمە گەر توانیان دواتر ناوی بەرەو دەوڵەت بوون یان کۆنفیدرالی و پرسی دەستورە هێن نەکایەوە و دەستوری دەوڵەتی کوردی ئەم کوردستانە هەمووشی ئەزانن بەڵام بەتەمان ئەم هەندێکی زانیاری لە کۆبنەوەکان هەندێک لەوەیە بەڵێ کە دروستی دەکەی ئەگەر ڕووبە خۆ من و تۆ هەموو خەڵکیش ئەم پێم خۆشە ئەم قسانە منوانە بن
ئەم قسانەی میوانە بن بە کوردستان بەرەو دامەزراوی بچێ بەرەو چاکتر بچێ بەرەو باشتر بچێ بەڵام من بۆ هەر قۆناغێک دەبوت تەبایی سیاسیمان هەبێ و حتا ئەو فشارانەی کە ئێستا لەسەر بەداخەوە فشارەکان لەسەر خەڵکی وڵاتی کوردستان مەرج داخرێ و مەتار لابرێ و هەمووی تاکی کورد زەرەرەکە بە حەقیقەتەوانە ینی دەبێت بزانم بەڵام دەرچووە سەرەت و سامانی بەرپرسانی هەرێم بلۆک بکرێ لە چی هەنگاویان بۆ ناوە چی هەنگاوێکیان بۆ ناوە ئێوە لەگەڵ ئەو نازانترسم خۆشیان بەرپرسانی بەغاز خۆیان کەم گەندەڵ نین لەگەڵ پشتی خۆشیانیان زۆر جار ئەوەی بەغاش بڕێکی بۆ ئستیلاکی انتخابات و ئانەیە ینی کۆمەڵی هەنگاوی شەوان کە پەیوەستە بە سیاسیەکان و نانێن لەم نێوەندەیە بەس خەڵک و شەقام زەرەرەکە چی دەربەستنەوەن خەڵک و شەقام زەرەر بکە ئەکاتە خەڵک و شەقام چی بکات خەڵک و شەقام دەبێت هەڵوێستی هەبێ دەبێت مووقفی هەبێ دەبێت لەسەر مافی خۆی بەجواو بێ خەڵک دەبێت پرسێ دەنگ ینی خەڵک چاوەڕێە من ڕۆژی دەنگدانەکەیشەوە وتکە مامەڵەیەکی نیشتیمانی تەندروست بە دەنگەکانەوە بکرێت خەڵک دەبێت پرسێ دەنگدانەی متان چی لێ کرد لەوەترێ بریمەر هەندێک پارەی هێنا و لە تەوزیعی کرد و لە بین هەولێر و سلێمانی وا دەوترێ بەڵام ئێستا خەڵک ماوەیەکی کە حەقە بڵێرێ کوا دەوڵەتەکەم کوا هەنگاو بەرەو دەوڵەت بوون کوا دامەزراوەکانم کوا ئەوانم خەڵکیش هەر ئەوەی ئەوەیە و لەوەش بەڕێوەیە و شتی تریش بەڕێ کاتم زۆر کەماوە چەند پرسێکمەوە گەر هاوکاریم بکەی بە گوشایی وەڵام بێتەوە سوپاسەکەم کۆمەڵی ئیسلامی چۆن لە گوشار و تەحەدیە نێودەوڵەتیەکان و وڵاتانی ئیقلیمی و بەغا ئەڕوانێ بۆ هەرێمی کوردستان ئایا بەڕاست ئەمانە بەس ئیعلامین یان لە ژێرەوە مخابەراتی ئەو وڵاتانە لەگەڵ با بڵێن سەرۆکی پارتی دموکراتی کوردستان ڕێکەوتون و ئەم ئیشە بەم شێوازە ئەڕوا و دوای ماوەیەکیش وەک خۆی جێبەجێکرێ بێتە دەوڵەت هەندێکی واقعەیە ینی تەیاران مەنعکرا خۆی سەد ئەوە بینیمان تەیاران مەنعکرا ڕئیسی تورکیا هەڕەشەیەکی لە ئیسرائیل کرد ڕئیس وزەرای ئیسرائیل وتی بە وەزیرەکانی کەس لێوانی تر نەدا لەسەر ڕێفراندۆم ئەوانیش هەرەوانە بوون گەورەترین غەڵەتە خەڵکی ئێمە تێکەوت 400 ملیۆن بکە دژمنی خۆت بەس عەرەب هینی ئیسرائیلی نەشزانی ئیسرائیل مەبەستێکی خۆی هەیە و دەوڵەتێکی منبوذە بەڕاستی منبوذە لە منتیقەکە بەڵام دەوری هەیە لەسەر سیاسەتی نێودەوڵەتی بێوێت کە لەسەر سیاسەتی ئەمریکی دەوری هەیە سیاسەتی ئەمریکی خارجیش لە زەمەنی ترامپە کەس ناتوانێت مڕانەی لەسەر بکە بە کوردەوە مڕانەیان وا بوو کە ئەوە بەس ینی سیاسەتی ئەمریکی ئەو وا ئەڵێ بەس دوایی وا ناکە ئێستا بۆیە کاک مەسرور بەرزانی لێدوانێتی نازانم نەمزانێت بە درۆی خست بێتەوە ئەڵێ مەترسیەکانی ئەمریکا ڕاستن لەسەرما ئەو لە لێدوانێکا شتێکی لەو جۆرە باش ماوەیەکی زۆرە لە ڕاگەاندنەوە نەبینراوە کۆمەڵی ئیسلامی کۆبوونەوەی لەگەڵ هیچ هێز و لایەنێکی سیاسی کردبێت بە تایبەتریش زوتنەوەی گۆڕان ئایا شتێکی بابەتێکی ضرور نەبوو کۆبوونەوە بکرێ پەیوەندیەکانی بە شێوازێکی گشتی نێوان لایەنەکان سپەیسی تێکەوتووە یان با بڵین پەیوەندیەکانی کۆمەڵ لەگەڵ لایەنەکان چۆنە بە تایبەت زوتنەوەی گۆڕان جنان فەرمووت و خۆدیار بوو پێش 25 مان کۆبنەوەی زۆر هەبوون لە نێو لایەنە سیاسیەکان لە سێشەر کۆبنەوە بەردەوام ئێمە لەگەڵ خۆمەرجیش نییە تۆ کۆبنەوەکان بنیتە ڕاگەیاندن ئێمە لەگەڵ یەکێتی نیشتیمانیە کۆنتاکتمانەیە لەگەڵ یەکگرتووی ئیسلامیە لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە بەڵام دیارە تایبەتمەندیەکمان لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە هەیە لەو قۆناغەیە هەڵوێستەکانمان لە یەکۆ نزیک بوون هەندێک جار وەکو یەک بوون بۆ جاریشە بۆ جیاواز بووە جاریش بۆ جیاواز بووە جاریشە بۆ جیاواز بووە بەڵام تر خەڵکێک زای چۆنە ئەم گەمە سیاسیانەی سەر لە هەرێ ماکرێ ئێرەیشی تێدا لە نێو حزبەکانە باش بەست هەندێک حزب هەولەدا
دەستیشی تیانە بێت دڵی تێدایە کە هەڵبژاردن دواخرێ هەڵبژاردن دواخرێ لەبەرەوەی لە زەرێتی لەبەرەوە لە زەرێتی بۆ ئێرەیش لە نێوان حزبە سیاسەکانە با باس لە پەیوەندی نێوان لە پروپاگەندەش لە هەندێک ڕوو بۆ کۆمەڵ ئیسلامی لەو ڕۆوەکرێ نێوان لایەنە ئیسلامیەکان بکەین کاری هاوبەش و ئیشی پێکەوەی لایەنە ئیسلامیەکان بەکوێ گەیشتۆ لە کاتێکە کاک محەممەد ئەمە خەڵکێک زۆر پێی نیگەران بۆ یانێکگەر جاران کادری بەسیت کادرێکی ناوەندی قسەی لەسەر یەکتری کرد بێ لەسەر هەڵوێسیە ینی لەم مەسەلەی ڕیفراندۆمەیە کارگەیشتە ئەوەی کە بەشێک لە سەرکردەکان یا بەشێک لە پەرلەمانتارەکانی ئەم لایەنە هەندێکیان قسەیان لەسەر یەکتری کرد. ئێمە لە بەشەکەی کە ئێمە سێ حزبی ئیسلامین سێ حزبی ئیسلامین سێ کۆمەڵی ئیسلامی دەبێت تەنسیق و پێکەوەبوونمان بەردەوام بێ بەرامبەر بەو مەترسیانەیش کە ڕوو لە حاڵەتی ئیسلامی دەکەن دەبێت کاری هاوبەشمان هەبێ پێکەوەبوونمان هەبێ. بەشەکەی تری کە ئێمە سێ حزبیشین سێ ڕێکخراوی سیاسی بەحقە زۆر دوورین لە یەکەوە زۆر دوورین لە یەکەوە بۆیە من لێرەوە داوا دەکەم بە تایبەت ڕووم ئەکەمە بەرەوڕووی کادر و ئەندامان و دۆست و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە ئەم جیاوازیە لەبەر چاو بگرن نەنیگەران بن زۆر و قەڵز بن بە ناڕەحەت بن بە بڕیارێکی برایانی ترمان لە ڕێکخراوەکانی تر ئازادن چۆن سیاسەتەکەن ئازادن بەڵام خۆ ناکرێت قسە بە سەرکردەکانیان بوترێ بە سیاسەتی حیزبەکان بوتر و بێدەنگ بن. ئەمن بەشی خۆم گەیشتمەتەوە قەناعەتەی ئەوە ئەسلەمترە بۆ ئێمە کە لەو ڕوانەوە واز لە یەک بێنین ئێمە کاری خۆمانەکەین کاری مەبەستمەوە سیاسی خۆمانەکەین کاری سیاسی خۆیانەکەن لەکوێ مەساحەی هاوبەش بوو برایەکین هەم فێڵ لە یەک ناکەین حەسوودی بە یەک نابین ئینشاڵڵا براکانمان سەرکەوتوو بوون لە هەموو هەنگاوەکە کە ئەینێن ئەمە جۆرێک لەو حەساسیەتوانە کەمەکاتەوە ئەگەر ناوە هەر شتێک هەر کەسێکمان بەرامبەر ئەوی تر بیڵێن لە پێگەکانی سۆشیال میدایە یا سەرکردە بێ کادر بێ ئەندام بێ کە لادا لە پرینسیپە ئیسلامیەکەمان شتێکی خراپە و بە تایبەت ڕێز بۆ سەرکردەکان هەر کەسێ ڕێز لە سەرکردەی بەرامبەر نەگرێ لە سنووری ئاداب و ئەخلاق لایدا ئەو ڕێز لە خۆی لە سەرکردەکانی خۆی وەک دوا پرسیار کاتم هیچ نەماوە فراکسیۆنەکەتان فراکسیۆنی کۆمەڵە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بڕیاری داوە بچێتەوە بۆ دانیشتەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ لە پێناوچی دوای ڕێفراندۆم بۆچی فراکسیۆنی کۆمەڵ ئەچێتەوە بە کورتی ئەچێتەوە بۆی لەوێ ئاگای لەوێ بە زوومی زیاتر لەگەلی کوردستان نەکرێ ئەچێتەوە حەزبانە کرد کەوا بێ برایانەمان برایانی سیاسی کوردستانمان بیرێتر لە وەزعەکە بکەنەوە ئاشتەوایی دروست بکەن چۆن چاوەڕێن دوێنێ پەیوەندیان کردووە سەرۆک فراکسیۆنی یەکێتی و پارتی و بە سەرۆک فراکسیۆنی ئێمە و کاک ئەحمەد حاجی ڕەشید وی لە بەغا ئاوا بکەین و توێتی ئاوا بڕۆینەوە بە ئاوا بینەوە و لیژنەیەکە ڕوا و ئاوا و توێتی کاکە جا تۆ لە کوردستانە بۆ خۆ کارەکەی بەس لە بەغا دەتەوێت پێکەوە بین ئێمەش بەڕاستی بووە بە فراکسیۆنمان وتووە حتا من ڕوون بەر لە کاک ئەحمەدی حاجی ڕەشید کرد کاک ئەحمەد کە ڕۆنەوە وەکو گروپە کوردیەکان لەوێ هەوڵ بدەن ناڕەزایەتی باش بەرامبەر بۆ بڕیارانەی ئەنجومەنی نوێنەران بەس بە حەقیقەت ئەمانە سارد دەکەنەوە ئەمانەی کەوا ریزەکانی گەلی کوردستان پەرتەکەن بە حەقیقەت تۆ سار دەکەنەوە لەوەی کەوا پێکەوە هەنگاو بنی ئەگەر نا پێکەوە شوێنە بێ ئەمە فراکسیۆنی ئێمە ئازادمان کردوون مەبدەیەکمان پێوتون لە بەغا چی لە بەرژەوەندی گەلی کوردستانە ئەوە بکەن بەڕێز محەممەد حەکیم ڕێبازیکاری ئەوانە بەڕێز محەممەد حەکیم ئەندامی یا با بڵین کارجێڕ ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی سوپاس بووی کە وەڵامی پرسیارەکانی ئەمەدایەوە سواز بۆ جەنابتان بۆ هاوکارانت زۆر سپاس بینەرانی عزیز و خۆشەویست بەو هیوایی کە ئەم چاوپێکەوتنە وەڵام دەرەوەی پرسیارەکانی لای ئێوەش بوو بێت تا چاوپێکەوتنێکی تر
بەخوای گەورەتان ئەسپێرین کوردستانێکی ئاوەدان و ئارام بۆ مولایەک خواتانە